ڕۆژی ئێستامان و ڕۆژێکی تقریبا نالەبارە لەبەرەوەی هیچ کەسێک مەسیری خۆی نازانێت چیمان بەسەر دێت ئەم خەڵکە چی بەسەر دێت ئەگەڕێتەوە ناگەڕێتەوە. موقف حكومة إقليم موضوع عوارة داي معروفة الدنيا كي باعتراف كر أوروبا الاتحاد الأوروبي مجلس الأمن أوزبستان مشكلة معنين الحكومة عليك هاي جنب بنفتح دقي وخدمات حميد شديد قدمين يا جماعة تبقى ما يصير معنين ئێرە کەمپی عودرانە لە گوندی سێجی لە سنووری پارێزگای دهۆک. ئەم کابینانە شوێنی حەوانەوەی بەشێک لە ئاوارە مەسیحیەکانی مووسڵ و دەشتی نەینەوان. لێرە جۆرەها چیرۆک دەبیستیت لە دەمی ئەو کەسانەی بەهۆی شڕەوە دەربەدەر و ئاوارە بوونە. ئەم مافرەتە چیرۆکی ئاوارەبوونی لە ساتی داگیرکاریەکانی داعش بۆ ناوچەکەیان دەچێڕێتەوە. أبوي بالموصل مات يعني أول مرة لا سەرەتادا ئێمە لە مووسڵە ژیاین. خەڵکەکانی ئەوێ مەترسی نەبوون بۆ سەر ئێمە کە مەسیحی بوون. دواتر لە دوای کێشەی ئاینگەرایی لە عێراق و شارەکانی دیکە مەترسی لەسەر مناڵەکان و خۆمان دروست بوو. بە ناچاری چوین بۆ بەرتەلە. کوڕەکانم دوکاندار بوون و کارەکان و دوکانەکانیان واز لێهێنا. خەڵکەکە بە زۆرم لێ پارەیانەویست لە کوڕەکان و گێچەڵیان پێکردن. لە دوای هاتنی داعشیش بۆ مووسڵ و دەوروبەری دووبارە ژیانمان کەوتەوە مەترسی. من بەر لەوەی ماڵەکانمان جێبێڵین بڕیار بوو کوڕەکەم هاوسەرگیری بکات. بەڵام بە هۆکاری دەربەدەربوونمان نەمانتوانی هاوسەرگیریەکەی بۆ ئەنجام بین. هەر بۆیە لەبەر پاراستنی سەر و ماڵی خۆمان هاتین بۆ ناوچە ئارامەکانی کوردستان و جێگیر بووین. ماوەی چەند مانگێک لە زاخۆ ژیانمان گوزەران. دواتر هاتین بۆم کەمپا لێرە ژیان بەسەر دەبین. ئێمە لێرە ڕۆژمان تا ڕادەیەکی زۆر باشە. سوپاسگوزاری خوداین. لێرە سەرپەرشتیاری کەمپەکەشمان هیچ کەم و کوڕیەکی نییە و زۆر هاوکاریمانەکە. لەگەڵ ئاوارەبوونی ئەم ڕێژە زۆرەی خەڵک کەچی هاوڵاتیانی شارەکانی هەرێمی کوردستان دەستی هاوکاریان بۆ هەموو نەتەوەکان بەبێ جیاوازی درێژ کردووە. دیندار کە سەرپەرشتیاری کەمپی عودرانە باز لە کاری خۆبەخشی خۆی دەکات کە چۆن هاوکاری ئاوارە هاودینەکانی خۆی دەکات. اف كامبا هاتا دانانا فيري كامبا عدرانا بريكا ريك خراوة جمعية الآشورية الخيرية والصوت فاونديشن ايكي دوازده 2014 قلق جماعة العرديد قريان بو دانانا في كامبي تشلو 6 خيزان هبون الناف أقسام داخلية بون أقسام داخلية اللجنة الخيرية جيواني طنق بو قلقي نخوش حال بون هندك البنج سراجي نفستن والله ما بي حسياكو اف طنقافيا يال بوفا اورايتهن اف عرضة امينو كاتيدا عرضي منها من تبرع كربو جمعية الخيرية الآشورية دا اوارا بنت فيري ازور سوباسيواناتكم شو دنيا وصايا دنيا نهمي وكت بيجن مادة دنيا وكي تو إنسانية قال خلقه كي بكي وطنقاف بت أنا وكي كي نساق بتبشي بطلع كي خويني بدي أبا حشكو ما خوين داي ماشنيكا جارك هادي أفعل ما الزفران البن باراني هيفاد دوازدا بن باراني مينانا بن كرفانا وبي برامبر نيزيكي صدو حفتي ودو عائلة دايتنا في كامبيتشو خلال فاسي صالادا دي تنقلات تشيبين أبا سري بينش هيفا از بخوا اللجنة راتبة دتمن اس راتبة خو تبرعتكم بو غازا مولدي موقف حكومة إقليم موضوع عوارة داي معروفة الدنيا موقفك مشرف بو موقفك عالمي بو الدنيا كي باعتراف كر أوروبا الاتحاد الأوروبي مجلس الأمن لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی دەرگای شارەکان بەڕووی لێ قەوماوان کراوەتەوە. ئێرە کەمپی دارشکرانە کە لە سنووری پارێزگای هەولێرە و تایبەتە بەو پەنابەرانەی کە لە ڕۆژئاوای کوردستانەوە ئاوارە بوونە. موژدان لەگەڵ تێکچوونی باریژیان لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ سەدان هەزار خەڵکی دیکە ئاوارە و دەربەدەر بوون. ئەو سەرڕای ئاوارە بوون
خولیای چینین و دەستڕەنجێنی لەبیر نەکردووە و لێرە لەم کەمپەدا وەک سەرچاوەیەک بۆ داهات جۆرەها جلوبەرگ و پێداویستی بەرهەم دێنێت خەرجی ڕۆژانی خێزانەکەی بۆ هەیەوە دابین دەکات. خودی ئەم شامێ بین وەضعێمە گەلێکی نەخۆش بی گەلێکی وەضعێمە نەخۆش بی مەبەری خۆدا ئیقلیما کوردستان الحەمدلله الڤێدێ ئەم مەبسوطن عولی ئەم گەلێکی قەحەرین و عاجز بین مەرەزیلی گەلێکی دیت کوڕێمت نێف عەسکەر دەبیت حەربێ دەبی خلاص کردژێ مەرەڤان تانی vêdê بەس الحەمدلله الڤێدێ کێماسیە منی گەلێکی زەحمەت بی ئاوارە بینە ئەمە گەلێکی زەحمەت بی ئەم چۆلا کەتن ئەم چۆلا ڤامان ئەم هاتن حتا الڤێدێجی سێ چارژە ئەم مەدرسەکی دەمان ئەم لە عەردێمە پشتی مدرسێکی ئەم نەقلاندن کامپا گەورە گۆسکێ کامپا گەورە گۆسکێ ئەم هاتن vêdê وەضعێمە مستەقر بی نیوکە الحەمدلله وەضعێمە li vêdê xweş bî خودê ez hatim vêdê sûrîm ev şoğul dikir şoğlê 15-20 sala li hatim vêdê li vêdê jê ez belişem şoğlê 4 meha ez Narsî de dişoğlim ez pîreka dielmînim vê şoğlî ez dersa pîreka didim wa vê şoğlî nîşewa dikim û şoğlê hebê ez misteedim biqedmînim çi modêlat hebin sebeba çi ye wela zarokê xwe yikim pê معيشتا خو پê meşînim zivistanê tim mişkelê menînin hikûmet alî haliyan me bi naftê dike û xizmetê hemî tiştî diqedimîne ji me re tikê masiyê menînin têde یەکێک لەو سیما جوانانەی خەڵکی کوردستانی پێدەناسرێتەوە میوان دۆستی و بەهاناوەچوونی لێ قەوماوانە کە لەسەر ئاستی جیهانیش بۆ تەمای ستایشکردنی ئەم هەرێمە. هەرێمی کوردستان لە سەرەتای دەربەدەربوونی خەڵک لە ڕۆژاوای کوردستان و سووریاوە دەرگای سنوورەکانی بۆ ئەم خەڵکانە واڵا کرد بوو بە فریادڕەسی سەدان هەزار کەس. لە هەرێمی کوردستان ژمارەی ئاوارە و پەنابەرەکان نزیک بۆتەوە لە 1,800,000 کەس کە هەموو ئەمانە لە ڕەوشێکی نائاساییدان بەڵام هەوڵیان داوە ژیانێکی ئاسایی بۆ خۆیان دابین بکەن. لەم بەدواداچوونەدا تیشک دەخەینە سەر ڕەوشی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان و دەپرسین ئایا ئەم ڕێژە زۆرەی ئاوارە و پەنابەر چ کاریگەریەکی کردۆتە سەر ژیانی خۆیان و خەڵکی هەرێم و تا چەند کاریان کردۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوکات ئەم حکوومەتە لە خەیرانێکی چەند ساڵی داراییدا بووە. ئێمە داوامان لە وەزارەتی ناوخۆ کرد کە بانگاوازێک ئاراستەی کۆمەڵگای نێودەوڵەتی ڕێکخراوە خوێندخوازەکان بکاتێن بۆ ئەوەی بەهانەی ئەو خوشک و برانەوە بهێن. ئەوە بوو وەزارەتی ناوخۆ لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دانیشتوانەکان کرد بە هەماهەنگی لەگەڵ ناوەندی خێرانەکانی هەرێمی کوردستان و هەروەها لەژنەی تایبەتمەند لە پارێزگاکان کاری پێویست ئەنجام درراوە بۆ لە خۆگرتنی وا لە بەوەشگرتنی ئەو خوشک و برانە کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. ساڕای ئەوە چی ئەگەر چی ئەمانە ئاوارە نین ئەوانە ساحێب نیشتیمانی خوانن و ئەوانە میوانن لای ئێمە و بە بەو ڕێز و تەقدیرەوە پێشوازیان لێکراوە. لە سەرەتای داگیرکردنی مۆست و دەوروبەری لەلایەن داعشەوە بەشی هەرە زۆری خەڵکی شارەکە ئاوارە و دەربەدەر بوون و لەگەڵ ئازادکردنەوەی شارەکەش بە سەدان کەسی دیکە لە مەیدانە سەختەکانی جەنگەوە ڕویان لە هەرێمی کوردستان کرد. ڕەوشی ئەمنی کوردستان وای کردووە کە هەموو ئەم پەنابەر و ئاوارانە ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان بکەن وەک ئەرکێکی مرۆیی و ئەخلاقی زۆرێک لە ڕێکخراو و لایەنە پەیوەنددارەکان ئەرچیان کێشاوە و هەوڵیان داوە ئەوەندەی دەکرێت لە یەش و ئازارەکانیان کەم بکەنەوە. بۆ ئەم مەبەستە ڕای سەرۆکی دەستگای خێرخواسی بارزانی وەردەگرین. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە بیداەتی دروستبوونی ئەو کارە ساتە گەورەیە وەکو هەمیشە چونکو بەداخەوە بەهۆی دووبارە بوونەوەی ئەو کارە ساتانە لە کوردستان ئێمە ممارەسەیەکی زۆرمان وەرگرتووە بۆ تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی. ئێستاش دەستگا لە بەرفرەوان بوون و پێشکەوتنێکی زۆردایە بۆ ێشە بەڕاستی زۆر زوو تیمەکانمان بەخۆ کەوتن و تیمی جۆرا و جۆریان پێکێنە لە بیداەتەوە لە پێشوازیکردنی ئەو خۆشەویستانە لە دەروازەکانی لەو دەروازانەی کە داخلی ناو شارەکان دەبن. ڕۆژ لە دوای ڕۆژ ژماری ئاوارە و پەنابەران لە کوردستان لە زیادبووندان. لەم ئینفۆگرافیکەدا تیشک دەخەینە سەر ژماری کەمپ و ئاوارەکان لە هەرێمی کوردستان.
بەپێی ئامارێکی دەستگای خوێرخواسی بارزانی بۆ ژمارەی گشتی ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان بەم شێوازەی خوارەوەیە. کۆی گشتی ئاوارە و پەنابەر 420,428 خێزان ژماری تاکەکان بریتیە لە 1,951,693 کەس. کۆی گشتی ئاوارەکان بریتیە لە 328,029 خێزان کە تێکڕای ئەم خێزانانە دەکاتە 1,625,938 کەس. لە بەرامبەردا کۆی گشتی پەنابەر لە هەرێمی کوردستان بریتین لە 92,399 خێزان کە تێکڕایان دەکاتە 325,755 کەس. ئەم پەنابەرانەی کە لە ناوەی کەمپەکان ژیان بەسەردەبەن بریتین لە 19,622 خێزان کە تێکڕای ئەو خێزانانە 86,618 کەسن. ئەم پەنابەرانەی لە دەرەوەی کەم ژیان بەسەردەبەن ژمارەیان دەگات بە 72,777 خێزان کە تێکڕای ژمارەکانیان دەگاتە 239,137 کەس. ژمارەی کەمپەکان لە هەرێمی کوردستان لە تەواوی هەرێمی کوردستان 55 کەمپ هەن کە تێکڕای کەمپەکان لە تەواوی کوردستان بەم شێوەیەدا بەشکراون. لە شاری هەولێر 14 کەمپ هەن کە 10 کەمپ بۆ ئاوارەکان و 4 کەمپ بۆ پەنابەر. لە شاری دهۆک 24 کەمپ هەن 20 کەمپ بۆ ئاوارەکان و 4 کەمپ بۆ پەنابەر. لە شاری کەرکووک 9 کەمپ هەن تەواوی کەمپەکان بۆ ئاوارەکان بەکارهێنراون. لە شاری سلێمانی 7 کەمپ هەن 3 کەمپ بۆ ئاوارەکان 4 کەمپ بۆ پەنابەرەکان. لە شنگاریش تەنها 1 کەمپ هەیە ئەویش تایبەتە بە ئاوارەکانی دەڤەرەکە. ڕۆژی ئێستامان و ڕۆژێکی تقریبا نالەبارە لەبەرەوەی هیچ کەسێک مەسیری خۆی نازانێت چیمان بەسەر دێت ئەم خەڵکە چی بەسەر دێت ئەگەڕێتەوە ناگەڕێتەوە. موقف حكومة إقليم موضوع عوارة داي معروفة الدنيا كيف اعتراف كر أوروبا الاتحاد الأوروبي مجلس الأمن إذا بستانت مشكلة مانين الحكومة عليك هاي جنب بنفتيك وخدمات حميد جديد قدمين يا جماعة تكي ما يصير مانين دي. ئێرە ناوچەی مەکتەب خاریدا لە شاری کەرکووک لە بەرامبەر پارێزگاریکردن لە خاچی کەرکووک و خەڵکەکەی لە بەردەستی ڕەشی چەکدارانی داعش بەدەیان پێشمەرگە شکل و بریندار بوون. لەم شوێنە خەڵکانی کەبوون کە ڕاستەوخۆ گیانیان بەخشیوە بۆ پارێزگاریکردن لە کەرکووک. بەڵام ئەوەی دەبینرێت خانەوادەی پێشمەرگە قوربانیەکان لە ئێستادا بوون بە قوربانی داژیرکاری و لەشکرکێشی سوپا و حەشدی شعبی لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئەم خانەوادە لە قوربانیدان بۆ پارێزگاریکردن لە کەرکووک بوون بە قوربانی و ئاوەری ماڵ و حاڵەکانی خۆیان بوونەتەوە. مەکتەب خالی دەوەتانێ هەل لەوێشەوە کوڕەکان ئێمە هەزایکی کوڕ قارەمان لەو مەکتەب خالیدا شەید بوو. ئەو ڕۆژەش هێزی عێراقی لێوە هاتە ژوورەوە لەسەر خاک کەرکووک ڕۆی ئیسا ئاوارەش بووینە. بەس ئەوە ناڵم بە مەسوولەکان بە خۆیانە بچەند سێر خۆیان کەن بەچی ڕوویەکۆ دێنە بەرامبەر ئێمە قسە بکەن. تۆزێ غیرەتیان ئیشکە ئیش ئەی بە ئەوان بەس سەی دایک باوک شەهید کەن دایک شەهید کەن بریندارەکان بکەن. ئێمە ئەوە 4 ساڵە کەرکووکا لەژێر دەست پێشمەرگازانی چەندێک کوڕی فەقیر کوژرا. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەشێک لە هاوڵاتیانی شنگال و دەشتینەی نەواو کەرکووک بەهۆی نالەباری ڕەوشی دەڤەرەکانیان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. ئێرە کە یەکێکە لە کەمپەکانی شاری هەولێر بە سەدان خێزانی دانیشتووی کەرکووکی لەخۆگرتووە و بە شێوێکی کاتی نیشتەجێکراون.
ناوە بەشێک لە خێرخوازان یاخود ڕێکخراوە لۆکاڵی و جیهانیەکان هاوکاریەکانیان پێشکەش دەکەن. ئێمە زۆر سوپاسی دەستگای خێرخواسی بارزانیەکە کە لە بیدایەتیکەوە ئەم حەدەسە ڕوویدا ئەوان بەردەوام هاوکاری ئێماکەن و ڕەوشی ئێستامان ڕەوشێکی تقریبا نالەبارە لەبەرەوەی هیچ کەسێک مەسیری خۆی نازانێت چیمان بەسەر دێت ئەم خەڵکە چی بەسەر دێت ئەگەڕێتەوە ناگەڕێتەوە ئەنی شتەکە تۆزێ یعنی قەلەقی لە مۆزوعەیە. بەڵام دەستگای خێرخوازی بارزانیە وەکو چۆن هەوڵی وەکو پێشتریش ئەوان هەر لە هەوڵ و ئینەکانی خۆیان بۆ ئاوارەکانی نەک ئاوارەکانی کوردستان ئاوارەکانی هەمووی عێراقەوان هەموو کاتێ پاڵپشتی ئاوارەکانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بوونە بۆ مۆزوعی ئاوار. لایەنە پەیوەنددارەکان و خەڵک و ڕێکخراوە ناحکومیەکان لە سەرەتای ئاوارەبوونی ئەم خەڵکانە ڕاستەوخۆ لە ئەرکدا بوون تاوەکو بە شێوازێکی خێرا بتوانن خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیانیان بۆ دابین بکەن. چەندی ژنێک پێکێنرا بۆ چۆنیەتی پێشوازیکردن لەو خێزانە ئاوارانە و هەروەها دابینکردنی پێداویستی و ئازوقە و هەروەها دابینکردنی شوێنی حەوانەوە بۆیە وەکو حاڵەتێکی تەواری لێرە لە هەولێر لە سلێمانی لە بەتایبەتیش لە کەمپی بەرزنجە و کەمپی سوورداش چکو لەوێ ئەو چانسە هەبوو ئەو دوو کەمپەکە بۆ ئاوارەکانی پارێزگاکانی عێراق و بەتایبەتی مووسڵ دروست کرابوون خەڵک نەچوو بەناوێ شوێن هەبوو بۆ نزیکەی 590 ماڵ خێزان شوێن هەبوو توانرا لەو ئەوانە لەوێ نیشتەجێ بکرێن و ئێمە بە زووترین کات هاوکاریە سەرەتاییەکانمان بەسەردا دابەشکردن وەکو بەتانیا وەکو شیری منداڵان وەکو خۆراکی وشک. بەرپرسی نووسینگەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی لە شاری دهۆک ڕای دەگەێنێت هەرێمی کوردستان نیوەی ژماری ئاوارەکانی عێراقی لە خۆیەوە گرتووە و ئەو بە گرنگەوە دەڕوانێتە ڕۆڵی حکوومەت لە بەرامبەر هاوکاریکردنی لێقەوماوان. هاتنا داعش بوو داگیرکردنەوە بوو دەبەرە میسل و دەبرێتێن عێراقی ئاوارەبوون ڕەنگێکی نەبەرجەف زێدە بوو و ژمارەکە زۆریان نەیاچاوەرەکردی قەستە هەرێما کوردستانێکی تایبەتی و قەستە پارێزگای دیت عێراقی کرد لێ شێوەیەکی گەشتی ئەگە بەری ئەم بێنە سەروان خزمەتگوزاریان وەکو وەزارەتی پێشکەشیوان کردیم شێوەیەکی گەشتی بە گرنگە ئەمزانی 730,000 خێزان نوکە 730,000 خێزان نوکە تومارکرینە داتا بێزێمەدا بوو سەرانسەری عێراقی گوش ئەگەرە هاتنە داعش هەتا نوکە 2014 هەتا نوکەیت ئەوەرە بووین شوان 730,000 یا گرنگە ئەمزانین و 360,000 شوان بەسی لە هەرێما کوردستان يعني مشين بيجي نيفا كوان هرم كردستاني يتهم بيسكري شوان 306,000 كردستاني جي 106,000 تقريبا بيحدوا عن 170,000 بين 106,000 خزانه بس يلدوكي يعني في رنجي انجام بيتك ودهوك يا كمين بارزجها بترين وراهم خوات جريتن نسبوي رجاوي دي بيتا نزكي 25 صدى همي او اوارن اورا هكا مزانينكو تکراری آن معدل خزانه عراقی 5 کسن 5 جارا 150,000 160,000 دبنا 750,000 کس بکن سر آن نفر مکل دو که اولا هاوشانی ڕێکخراوە ناوخۆیەکان چەندین ڕێکخراوی دیکەی نێودەوڵەتی ڕۆژانە کارە خێرخوازیەکانیان ئەنجام دەدەن. لێرە لە شاری هەولێر لە بەردەمیەکێک لە کەمپی ئاوارەکان چاومان بە تیمێکی تەندروستی دەکەوێت کە بۆ هاوکاریکردنی لێقەوماوان لە ئەرکدا. ئەم ژێ ساڵا 2014 لە کوردستانێنە مەبەستەمە و ئەم چارەسەریە پزیشکی ژێ پەنابەران ڕەدابین بکەن. مە تیمێکی پزیشکان هەیە لە هەولێرێ دهۆکێ تلسقۆف هەروەها لە کامپا نێزیکی زاخۆ. وەکە من گوتی دوو کلینیکێمە هەنا و لە کامپێن هەولێرێ دگەڕن لە یەکژی کامپان پرانیا ڕوونیشتوانان ئیزیدینە هەنجوان ڕەڤیانە هەنجوان جە ئالیە داعشێڤە هاتبوونە دیلکردن پرانیا پرسیگرێکێن وان دەرونینە
مە دوو کلینیکن بە گوهێز هەنا یەک لە هەولێرەیە و یا دنجی لە دهۆکەیە ئەو هەردوو کلینیک سەردانا گوندێن دەردۆرا باژێران دکن و ئالیکاریە ژ خەلکێرە دابین دکن چارەسەریژی دێ لە گۆر کێسێبە هەنجی کێسان نەخۆشیان وەرزینە لێ هەندن نەخۆشیان درێژ خایەنن لە دهۆکێژی تیمامەیە سیکۆلۆژیست هەیە دەما ئەم بە کلینیکێن بە گوهێز سەردانا کامپان دکن کامپێن لەسەر یامە هەبن ئەم لەوان ڕادوەستن وەکە جهێن بۆ هژمارێن بچووک ژ خەلکێ لەوان کۆم دەبن ئەم بەردەوام هەوڵ دەدن ئالیکاریە ژە خەلکێرە پێشکەش بکەن. زیاتر لە ملیۆنێک و نیوێک هاوڵاتی لەم چەند ساڵی ڕابردوو ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. هەموو ئەم کەسانش کە لە ناو و دەرەوەی کەمپەکان دەژین ڕاستەوخۆ و کاریگەریان لەسەر ناوچەکەدا هەبووە. هەموو ئەم قوربانیانە یەک خاڵی هەڵبەشیان هەیە، ئەوی شەوەیە کە شەڕ بەرۆکی پێگرتن و لە ماڵ و حاڵی خۆیان دەربەدەر بوونە. هەرێمی کوردستان سەرڕاینا لەباری ڕەوشی گوزەرانی حکوومەت و قەیرانە یەک بە دوای یەکەکان هەرکە مرۆڤایەتێکەشی بەچێگەیاندووە.